بێدەنگی جۆرەکە لە کشانەوە لە دەنگەدەنگ بۆ ئەوەی تۆ ببیسی. قسەکردنەیە هیچ ناڵێ، بێدەنگیشەیە قسەکرد، بێدەنگیەیە شت دەڵێ، بەس قسەکردیشەیە هیچ ناڵێ. ینی هیچ ناڵێ یانی چی؟ ینی کۆمەڵێ کڵێشا دەیە هەمومان دووبارەی دەکەینەوە، ئەمانە هەموو ڕۆژێ دەبیسین بۆ شتی تر بەکاری دێنین. کەسێک دەتوانێت قسە بکات، شت بدۆزێتەوە، ڕەخنە بگرێ، نازانم. ینی تۆ دەتوانی ئەم گەمە هەر ئەم گەمە زۆر ئاسانە فێری بی. ینی تۆ بەخوو چۆن یاری مناڵان فێر دەبی دەتوانی ئەمەش فێر بیت. ینی ئەمە بەس ئەمە دەنگەدەنگ و فەوزایەک دروست دەکات کە فعلەن هیچ شتێک ناڵ. ترسمانە لە جددی بوونەوەی خۆمان بۆیە دەکەوینە ناو ئەو یاریەوە وەو سوعبەتانەوە کە ناومان ناوە جەنگی سیاسی و ناومان ناوە دنیای پێدەگۆڕین و کە دەکەویتە ناو ئەو دەنگەدەنگەی کە هیچ ناڵێ. ئیتر پێویستە بە بێدەنگیە، بەڵام ئەم بێدەنگیە لە خۆتە فەزایەک ساز دەکات کە لەگەڵ خۆتە، ینی گوێر لەو دەنگە بێ کە لە خۆتە. و ئەسڵ بیرکردنەوە بەلەوە من پێم وایە بیستنە، بەلەوە تۆ دەبێ شتێک گەیە تۆ بیبیسی جا دەتوانین، ینی لە ناو تا ئەمە بەو شکڵە ڕوو دەدا و ئەمە لە ناو بێدەنگیا ڕوو دەدا. لە ناو ینی بیستن من ئێمە گوێ دەگرین نابیستی، ینی بیستن من ئەسەکە کارێکی ئاسان نییە. ینی بیستن لە ڕێگەی بیستنەوە ئەو معنایانت دێنە ناو قسەکردن، ینی وە لەگەڵ خۆشتا کاتێک کە تۆ ئەوە دەبیسی ئەماشە. ینی بێدەنگی ئەگەر هەر ئەوە بێت بێدەنگ کراوی نا ئەو شوێنەی کە هیچی تا نابیسی هەر دەوترێ و هیچ نابیسی، چونکە هیچ قسە دەکرێ بەس هیچ ناوترێ، تۆ دەگوازیتەوە بەرەو شوێنێکە تایە بتوانێ ئەوەی کە ینی ئەوەی کە دەتەوێت بیبیسی بوترێ و ئەو کاتە لەوانەیە بکەویتە دۆخێکە و ئەوە لە ناو خۆتا ببیسی کە خۆت لەگەڵ یادەچی و بیرکردنەوەیە ئەم پەیوەندیی خۆتە لەگەڵ خۆتە. لەوانەیە لە ڕێگەی کتێبەکەەوە کاتە دەجاتی بێدەنگەکە تۆ لەگەڵ بەشەرەکان قسە بکەیت بچیتە ناو دەوروبەرەوە. فعلەن کتێبەیە تۆ دەخوێنیتەوە هەر وەکو ئەوە وایە هەر ئەو قسانە بێ بەڵام بنووسی. کتێبی ژەیە فعلەن ڕاددەگرێت، چونکە بەرهەمی ئەو جددیەتەی لە بیرکردنەوەی تایە تۆ ڕاددەگرێت. جاری وا هەیە فعلەن دیارڕێک ڕاددەگرێت.